هەموو چاوەکان ئێستا لەسەر غەزەن کە دەبینین بەهۆی برسێتیەوە منداڵان گیان لەدەست دەدەن و دەبینین کە زۆر دیمەنی ناخەژێنن ناخی ئێمە دەهەژێن لەسەر ئەو بابەتە و کۆکردنەوەی هاوکاریەکان لە هەرێمی کوردستان دەچمە لای حاجی کاروان هەم بانخواز و یەکێکەوە نوێنەراتی خەڵکی هەرێمی کوردستان دەکات لە کۆکردنەوەی هاوکاریەکان. حاجیگیان سڵاوت لێبێ و سوپاس بۆ ئەو دەرفەتە. حاجیگیان هاوکاریەکان گەیشتون بەکوێ ئێوە چۆنی هاوکاریەکان خۆ دەکەنەوە؟ بەناوی خۆی گەورە میهرەبان. وەڵام ئەوە نەک ئێستا تەمان ئێستا خەڵکوا گەرم و گوڕ بووە لەبەرەوەی گەشتوتە حەدی مەجاعە و برسێتی. ئەوەی کە موهیممە ئەوەیمە لە 21 مانگی ڕێکە ئێمە بەردەوامین. هیچ ڕۆژێک بەبێ ئینقیتاع بەبێ پارە ناردن بەبێ یارمەتی گەیاندنمان نەبردۆتە سەر. ئێمە لەو ڕۆژەوە بەردەوامی نەوەستاوی. یارمەتیەکان لە ئەو کاتێک کە ڕێ هەبوو خواردنمان ئەبردە ژوورە بە شاحینە لە ڕێی مەسر لە ڕێی ئوردن کە ڕێنەما پارەمان برد و ستافمان دروست کرد ئەوان خواردنیان لێو دروستە کرد یان خواردنیان دابەشە کرد بە سەوزا بە مێوە بۆ نمونە بە مریشک بە خواردن بە جلوبەرک یعنی ناردومانەوە ئاومان دابەش کردووە هەتا گەیشتە ئەم مەجاعەیە ئەوەی ئێستاکە کە ڕوو ئەدا کە خواردن نییە داخل نابێت تواز لەوە بێنە دوێنێ هەفتە شاحینە داخل بووە بەقەت دوو گەڕەکی ئەو شارە ناکە هەرەوەندایە هیچ ئیسفادەی نییە وەی سادەکەی بۆ دوو گەڕەکانی نییە ینی خەڵکی تێر ناکە تقریبا لای کەم 2,800,000 کەس ئەمە ئەو خواردنانی کە لە ماوەی ئەم 5-6 مانگەیە لە کاتێک کە ئیسرائیلەوە 5 مانگ بۆ 6 مانگە حەسارێکی توندی خستۆتە سەر غەزە هیچ ناچێتە ژوورەوە ئەو خەڵکە ئەو خواردنە ئەخوا کە لە ماوەی 2 مانگی پێشی ئەم 5 مانگە مفاوەزات کرا بەبیرت دێ ئەسیرەکان گۆڕانەوە لەگەڵ یەک خواردن داخل بوو شەریکات و منەظەمات و خەڵکی و تاجر و ئەو بابەتانە شتیان هێنایە ژوورەوە ئێستا کە هێناوێن ئەمە ئەخورێ ئەوەی کەماوە 105 ئەو خواردنەش نەماوە بەسەراحەت یعنی ئێستا ئێمە شوێنێک مۆبایلەکەم لێرە نییە لای نزیکی خانی یونسە 4 ڕۆژە خواردنمان دەست ناکەوێت دوێنێ کراوە عجب بۆ کڕین دەتوانن خواردن نوێ بکڕن ئەتوانین بەڵێ خواردنەکە تەمانە کڕین خەڵک لە توانای نەماوە بیکڕێ قورسە گرانە یعنی تۆ ئێستاکە ئێمە ئەمڕۆ لە 2 شوێن ئارد تەوزیعەکەین لە ئارد ینی ئێستا بەحساب هەرزان بۆ کیلۆی 25 دلارە لایکەم ئێستا کیلۆی 25 دلارە مە هەرزان بۆ 1 کیلۆ تەسەوڕکە یعنی ئێمە 100 دلار دەین عایلەیەک بەقەت 4 کیلۆ ئاردە ئەوە زۆر زەحمەتە ئێستاکە نیسکیش دەست ناکەوە گوتم ئێستا ئەو شوێنێک کە ئێمە خواردن مالێک ڕۆژانە ئەوە 4 ڕۆژە هیچمانیە نەکردو لەبەرەوەی دەستمان نەکەوتووە یعنی من ئەمڕۆ ئێستا حالیان خۆمان لە 6 شوێن 7 شوێن ئاومان هەبوو ئەومان تەوزیع کرد ئەم بەیانیە 4 شوێنی ترشم زیاد کرد 4 شوێنی ترشم زیاد کرد بۆی بێتە تقریبا 10 شوێن بەس ئاو تەوزیعکەین تقریبا لە 8 شوێن خواردن دروستەکەین خواردنەکە لەوێ ئەکڕین دابەشی ئەەکەین چکە تۆ هەموو کەس ناتوانێت خواردن دروستکە ئێستا مشکیلەکە لە ئاگریژە تۆ تەسەوڕەکە 1 کیلۆ ئاگر بە 10 دلارە 1 کیلۆ دار بیسووتێنی هەر سووتان تۆ تەسەوڕەکەی قەبرێک بە 2 وەرەقە دەست ناکەوێت لەبەرەوەی خۆڵی ئەوێ بۆ قەبر نابێ ئیلا ئەبێ هەڵی چنی بە بلۆک ئەبێ قالبی بۆ بکەی لە ئەرزەکە ئەوەش بۆ خەڵکەکە تەنانەت جەنازە شواردنەوەشی ئەوە نابێت بەس زمانانە یعنی بەرحاڵ یعنی ئەوەی کە ئێستاکە ڕوئەدا زۆر لە تاقە و توانای هەموویان دەرچۆتە دەرەوە ئیلا مەگەر منەظەماتێک وەکو ئێمەمانان فریام کەوین و منیش ئەو یارمەتی کە تا ئێستا هاتووە لە ماوەی ئەم 20 مانگەیە یعنی خۆی تێپەڕاندۆ لە 6 ملیۆن دلار کە هی ئەو پارەی ئەو خەڵکەیە دینار بە دینار مانگەیاندەوە ئەشی گەینین ئەلحەمدولیلا و ئەمەی ئێستاکە ڕوئەدات ئێستا حالیان زۆر لەوەی پێشتر خراپترە چکە ئێستاکە مەجاعەکە زۆرە لە توانای ئێمەیە دەرچووە یعنی ئێمە ئێستا گەر بوو بۆمان بکری لە 10 شوێنی تریش ئەیکەین بەڵام لە حەق نایت کەمترین هاوکاری کە هاتبێ کە خەڵک بۆ ئەوەی دڵی ئارام ببێتەوە چەند بووە و زۆرترینیشی چەند بووە گەر ئاسایی سەیدا زۆرترینی هەتا 6 دەفتەر دلار بۆ لای من هاتووە 8 دەفتەر عەفوەن 8 دەفتەر دلار بۆ کەمترینەکەشی لە 250 کەمتر نییە و لەوەش کەمترمان هەیە لەوەش کەمتر هەیە کەسی هاتووە و توێتی بەس هاتوومە دوای خێتان بۆکەم باوشێکی لێم داوە ئەوەندەم بۆ کرد کەسی تر بووە ینی گەنجە ئالێ بەس ئەتوانم نوێژی جەنازە بکەم شەوانە نوێژی جەنازاکەم ها بۆ 250 دیناریەنەوە خەڵک چۆن بتوانێت هاوکاریەکەم بە جەنابەت بگەێنێتن و دەبینین ڕۆژانە
ماڵپەڕی فەیک دروست دەکرێت بە ناوی حاجی کاروان و هاوکاری لە خەڵک وەردەگرن. ئێمە بەڕسمی ینی ئێمە ژماری ئێمە ئەمڕۆ نییە بڵاوبووتەوە، ینی ژمارەکانی ئێمە ئەمەی کە بۆ نمونە هەیە لە بەردەسمان هەمووی بەڕسمی ڕامان گەیانوە. دووسێ ژماری ڕسمیمانەیە 1950 456 92 ڕقەمی خۆمە ئەوە FIB لەسەر بەڵام فاسپەیەکە پڕ بووە. ئێستا بۆ فاسپێ ئەم ڕقەممانەیە 450 333 43 44 ئەو بۆ فاسپەیە. بۆ FIB ئەو ڕقەمی خۆم بوو 456ەکە و 1970 475 ئەوەش FIB و 1950 ئەوش FIB لەگە فاسپەی. ئیتر ئەو دوای هەر کەسێ بۆ خۆی دانیەوە مەسئولی. ئاگاداری کە فێڵ لە خەڵک دەکرێت و بازێکی نا بە هەمووی نەڵێن فێڵە چکە خۆش نییە، ینی هەندێک بۆ خۆی دانی متعاتیفە، یعنی کابرای هێناوێتی، بەڵام من مەسئول نیم لەو ڕقەمانی تر، هیچ ڕقەمێکی تر، هیچ ڕقەمێک کە دای ئەنێ من مەسئول نیم. ئەمە و ڕقەمانی خۆمان مەسئولین لەسەری، ڕجاءەن بۆ ڕقەمی تر نەنێرن، باوەڕ ناڵێن باوەڕ نەکەن، بەڵام بە هەموو ڕقەمێک ئەو بڵانسە نەنێرن، باش ئەو پارێ نەنێرن. حاج دەمەوێت پرسیارێکی تریش بکەم کە مەترسیەکان تا چەند زۆرن ئێستا؟ واللهی لە خەڵکی ئەوێ دوو مەترسێ بە مەترسێکی مەرگە، یعنی ترسە لێدانە شەڕە کە ترەمپ بڕیاریدا ئێستا ئەمڕۆ ینی بڵین جەیش خوتەی خۆیداتە قیادەی سیاسی ئیسرائیل کە ئەو خوتەیە ئەوان تەصدیقی بکەن عملیەی گەورە دەست پێ بکە و ترەمپیش گڵۆپی سەوزی پێکرد وتی تەوا با ئەسیرەکانی شەرچیەکەوێ با ببێ گرنگ ئەوەی ئێمە حەماس لەناوبەرین و غەزە چۆڵکەین. یعنی ئێستاکە لە جێبەجێکردنی ئەو خوتەیان تەوان ئەوان نایەنەزانی حەماس موافقە بێ بە شروتەکانیان کە حەماس موافقە بۆوان یەکسەر سەحبیان کرد، چکە موافقە بێ خواردن هاتە ژوورەوە زەرەریانە کرد، لەبەر ئەوە هەر لە خۆیان و سەحبیان کرد، هەرکە لە عادە وایە، یعنی جوولەکە لە ژیانی وا بووە. لەم لا لەگە موسای اتفاقیانە کرد، هاڕوونی لەگەڵ دانەبوون، هاڕون پێغەمبەرە، لەگەڵی دای نابوون، لەگەڵیان بە هەتا هاتەوە بۆ ماوەی چ ڕۆژ گۆڵکێکیان لە ئاڵتون دروست کرد ئەیان پەرست. لێرە اتفاقەکەی لەگەڵیان لێو پەشیمانە بنەوە. بەرحاڵ خوتەکە ئەوەیە ئەم غەزەیە ئەبێ بەتاڵ بێ ببێتە مەشروعێکی سیاحی اقتصادی باشە، ئەوە ئایا جێبەجێ ئەکرێیان نا، ئێستا بەس ماوەتەوە قەدەری خوا ئەنا بە هەموو خوتە و بەرنامەیەکی گڵاویان بێ ئەبێ غەزە چۆڵ بێ. ئەپەرەکان لە کوردستان تاکی بەردەوام دەبن. واللهی ناتوانینەوە بۆستی من ئەستان لەمە دوا قورسە، یعنی من تەوەقع ناکەم ئەم بابەتاوە ئاساین تەواوێ، ناشتوانانی ڕێ لە خەڵک بگری، یعنی ئەگەر غەزە گەیشتە حاڵەتێکی ئەمینە و کاتە لەم کاکەمە نێرن، بەڵام ئێستا حالین هی ئەوە نییە، ینی من ڕۆژی لایکەم دەفتەرنی وەلو دەفتەر لێ مەسروفمان هەیە، ناتوانم بە خەڵک بڵێم مێنە، یعنی چۆن خەڵکێکی هەموو مانگێکێنێت چ مشکلێکە. بۆیە بەڕاستی من بەش بە حاڵی خۆم بەردەوامم حتا ئەو کاتەی غەزە لەو حاڵەیە بێ. ستا دەرگاکان داخراون هی گەیاندنی هاوکاری لە هەر ئەوەی دوێنێ تەنها لە ڕەفەحەوە 70 شاحینە داخل کراویش مصر لەبەر خۆی داخلی کرد، چکە ئیحراج بوو لەبەر هینی جەماوەری خۆپیشاندانی جەماوەری ناڕزای جەماوەری، و ئوردنیش بە هەمان شێوە. ئوردنیش تقریبا 20 شاحینێکی داخل کرد و ئیمارات هەندێ ئەوەی خستە ئەفۆن خستێ خوارەوە خواردن، ئەوەش ئەو خواردنە 180 کەوتوتە هێڵی ئاگرینی پێوترێ، یعنی خەتی شەڕە، کەس ناوێت بچێ بێنێ فەقیرانە. ئەوەی تریش کە داخل بووە بەش گەڕێکێک دوو گەڕەکە کات، یعنی بەشی هیچ ناکە. وەکو حاجی کاروان چەند دڵخۆشی بەوەی کە دەتوانی هاوکاری خەڵک بە خەڵکی غەزەی برسی کراو بگەێنی. ئەزانین چۆنە مە یەکەم شت بۆ کورد لە ماوەی ئەم 33 ساڵە و 35 ساڵی حکومڕانیە، ئەمە یەکەم جار تا حدێک نالێم یەکەم جارە، بەڵام بۆ تورکیا ئەوانش ڕۆیشتۆ بەعزیە شت، بەڵام بۆ ئێمە جێی شانازیە لە کوردستانەوە یارمەتی شوێنێک بدەیت کە لێ قەوماوە کە برسیە. بۆ ئێمە 35 ساڵە چاومان لە دەستی خەڵک بووە، لە ئیغاسە ئیسلامی، لە ڕابطەی ئیسلامی، لە تۆ بڵێ لە قەتەر، لە خەلیج، نازانم چۆ ئەوانە پاریان بە ئێمەداوە تا ئێستا هەر دەستمان پان کردوتەوە. عیبە قەی چێکە کوردستانیش با بۆ خۆی خێر بکە، با کوردستانیش ناوی هەبێ لەگەڵ وڵاتانە کە میلەتێکی بێدەوڵەتین بەڵام بێزەمیر نین، میلەتێکی بێدەوڵەتین بەڵام یعنی بێویژدان نین، بێ ئەمەک نین، میلەتێکین خاوەن وەفاین، میلەتێکین بەڕەحمین. ڕاستە دەوڵەتمان نییە، بەڵام ئەتوانین دەستمان بگاتە شوێنی تر،
ئەتوانین خەڵکێک کە برسێتی تێری بکەین توینێتی ئاوی بدەینێ مادام ئەتوانین بۆ نەیکەین ئاسانە مەسەلەکە هەر پارەیە خەڵکێک ئەم بەیانی پێشمەرگە هاتووە لە ناو خۆیانە پارەیان کۆکرێتەوە معاشی کاملی خۆی هێناوە ئەم موقیفە جوانانە لەم کوردستانە جێی شانازیە میلەتێک خێر و سەدەقە بکە بە خەڵکی فەقیر و هەژار لە دەرەوە میلەتێکی زیندووە و میلەتێک ڕووی لە خێر بێ مەترسە لە شەڕی یعنی حەقە ئەم کارە چەندێک خێریکایە بۆ غەزە دا ئەوەنە خێریکایە بۆم کوردستانە ڕاستە تۆڵی پارە ئەچێتە دەرەوە بەڵام ئەوە دەیە حەدیث و ئاەتمان لەسرە یعنی خێر سەدەقە بە پارە کەم ناکە باوەڕ بکە لە جیاتی ئەو خێر و سەدەقەیە خەڵکێکی زۆر خوای گەورە دەرگی خێری لێ کردوێتەوە هەم لە وڵاتمان دەرگی خێک دێتەوە هەم لە خەڵکە خێرخوازەکە لەبەرەبەڕە ئێمە هەمومان دڵمان من خۆم دڵم خۆشە بەوەی کە توانی بێتم چەنە دڵی خەڵکیم خۆش کردووە لەوێ دڵی ئەو خێرخوازانەشم خۆش کردو کە ناتوانن خێر بکەن ناتوان بیگێنن فەقیرانە بەدوای دەستێکی ئەمینە ئەگەڕێن خوای گەورە هیدایەتی دابین بووین بە خاوەن ئەو دەستە ئەمینە کە ئەو پەروەردەی کردوین و پەروەردەی دینە جوانەکەی ئەوە هیچ ئازایەتی نییە و الحەمدولیلاوی کردومانە خوا لێمان قبوڵکە عزیزە ئاوەڵێ بینەرانی کۆڵاس ئەوەی کە گەیشتن قسەکانی بەڕێز حاجی کاروان بوو کە ڕایگەیاند دەتوانن بەو ژمارەی کە خۆی بە شێوەیەکی ڕاستەوخۆ بەوەیوت کە دەتوانن پارە و هاوکاریەکان بگەێنن ئەویش بە خەڵکی غەزەی برسیکرا و دەگەێنێتن و باسی حاڵی خەڵکی غەزەی کرد کە ڕۆژ لە دوای ڕۆژ دەقە و سانیە وەزع و بارودۆخیان بەرەو خراپتر دەچێت.